پەیامم ئەوەیە بۆ کرێکاران کە ئەو مافەکانیان هەق و کەنیان کە لە دەستداوە بتوانن بەدەستی بێنن. ئێمە لێرە کوبووینەوە کە دێڤاکە لە کرێکاران و هەژاران ئەوانە کە سەرمایەداران کە گەرانیکی لە کۆمەلگا کە ڕووی داوە کە بتوانین ئەو گەرانی و ئەو نامەتیەکە لە کۆڵیان بکەینەوە. کرێکار ئەوە کە تێتە سەر شەقامەکان تەزاوەرا دەکەن کە دژی سەرمایەداری و دژی نەکبەتی و بەدبەختی ئەوانە کە بێسێتەوە. ئەمێ پەیامی ئەوە بگەێنم کە هەمومان یەک دەنگ لەگەڵ کرێکارەکان ئابینە سەرجادا و داوای حەقی کرێکارەکان بکەین. داوای شوێنی سەلامەتێکین بۆ کرێکارەکان و موچەی باشیان بدرێتە و هیچی تر ناحەقیان لەگەڵان نەکرێت لەبەری کە لە چینی ژێرەوەی کۆمەڵگایان. ڕۆژی کرێکار ئێستا من بە خراپیە بینم لەبەری کە هەم شوێنی سەلامەتیان نییە هەم بایی پێویست ئەو پارەی کە پێویستە بیان درێتە نایاندرێتە. حكومتي غازونة